لە ڕاستیدا لە زۆربەی هەر زۆری خاڵەکان ئێمە تەوافق و تەناغممان هەبوو، یعنی هاودەنگ و هاوڕا بووین. ئەمڕۆژ خرا بەردەستی هەردوو مەکتەبی سیاسی بۆ مناقەشەکردن لەسەر ئەو خاڵانەی کە پەیوەندی هەبوو بە کەرکووک و پەیوەندی هەبوو بە زۆر مەسەلەکانی تری کە هێشتبوومانەوە بۆ بەردەم مەکتەبی سیاسی. بڕیارمان لەسەر ئەوەدا کە بە تەوافق هەموو ئەو کێشانە چارەسەر بکەین، ینی پارتی و یەکێتی نیشتیمانی بە تەوافق ئەو مەسەلان چارەسەر بکەین و ئەو سیغەی نهایی دەبینەوە بەردەمی مەکتەبی سیاسی بۆ ئیمزاکردنی لە یا ئیمزاکردن و وەرگرتنی ڕێی باقی مەکتەبی سیاسی بۆ چەند سەعات و یا چەند بۆ بەیانی کۆتایی پێبین پێش هەژدەی مانگ و لە هەژدەی مانگ بەشداری دەکەین لە کۆبوونەوەی پەرلەمان بۆ هەڵبژاردننی سەرۆکی پەرلەمان و بە پێی سیاقاتی دەستوریش مەسلەی ئەوانەی بە دوای هەڵبژاردننی پەرلەماندادێت. ئەم لیژنانەی کە پێکات بۆ چارەسەرکردنی کێشەکان و ئەو دیدگا جیاوازە نەبوو کە لە نێوان هەردوو لادا هەبوو بە سوپاسەوە تواندرا و بە هەوڵ و کۆشی هەموو لایەنەکان کە زۆربەی هەرە زۆری کێشەکان چارەسەر کران پێشتر و ئەمڕۆژ شتێکی کەمابوو ئەویشمان چارەسەر کرد بە تەوافق هەموو ئەو بابەتانێک کە پەیوەندن بە مەسلەی پێکەنانی حکومەت بە مەسلەی سەرۆکایەتی هەرێم و هەروەها مەسلەی کەرکووک بە تەوافق چارەسەر بکرێت. ئەمە بۆ ئەوەیە کە بتوانین لە ئاستی خواست و پێداویستەکانی ئێستای ئەم قۆناغەدا بیت. بۆیە ئەم ڕەشنووسەی کە ئامادە کراوە برایانی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بەیانی کۆبوونیان هەیە و بڕیاری کۆتایی لەسەر دەدرێت و بەتاکید ئێمە لای خۆمانەوەکو پارتی کۆتاییمان پێهێناوە، بەڵام ئەوان مابوون کە مەشورەتی بکەن و ئەو مەشورەتێش دوای ئەوە ئیمزاکردن لە مەراسمێکدا ئەو ڕێککەوتنەش ئیمزا دەکەین. پارتی بە پاکێجی یەکێتی ڕازی نەبوو، یەکێتیش بە پاکێجی پارتی ڕازی نەبووە. ئەوان پاکێجێکیان هەبوو، ئێمەش پاکێجێکمان بە لە نتیجەی مناقەشات، لە نتیجەی گفتوگۆ و لە نتیجەی هەندێک لەو زیادکردن و هەندێک لەو کەمکردن گەیشتونە سیغەیەکی هاوبەش و دیدگای هاوبەشی پارتی و یەکێتی بۆ ڕێککەوتن.